یارە کچا جوولەکەی ئاکەس کلاسیکۆ دەڵێ گەردەلوول بەخێوی کردوم بێم نەتم لە ڕەشەبا کاتی خۆی بەشداری کلاپاوسی دەکرد و پارچە ڤیدیۆیەکی بڵاوبەوە خەڵک دەیانگوت سەرخۆشە بۆیە ئەم قسانە دەکا ئایا هەر بەجددی سەرخۆش بوو وە لە چاو پێکەوتنێکیش دەڵێ خۆشەویستەکەم بە هەموو دنیا نادا ئایا ئێستا خۆشەویستی هەیە کامە کۆ لە یەکس کلاسیکۆ هەوڵی دەدا یارە بکاتە خۆشەویستی ئێستا یارە وەکو مۆدێلەکان هەڵسوکەوت دەکا وێنەوە ڤیدیۆ بڵاو دەکاتەوە ئایا دەوێ ببێت بە مۆدێل بۆچی پەشیمانە لە بەشداریکردنی پرۆگرامی جوان کیلا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوەلاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدیۆکەما بکەی لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وارووا سەبسکرایبی کەناڵەکەما بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وارووا سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکی ڕۆژانەمان بێ و ئەوەش بە فانە خۆشەویستەکانمان ڕادەگەێنین ئەگەر کەناڵ و پێجی کلیل میدیا لە یوتیوب بگاتە 100,000 سەبسکرایب دۆ مۆبایلی زیرەک دەکەینە خەڵات. یارە کچا جوولەکەی ئەکس کلاسیکۆ تاوەکو ئێستا چەندین جار دەنگۆی زۆری هەبووە لە سۆشیال میدیا یارە ئەکرەم خەڵکی شاری سلێمانیەوە لە شاری هەولێر لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 22 ساڵە و پەیمانگەی وەرزشی تەواو کردووە و لە دوو پرۆگرامی جیاواز لە کەناڵی نێت تیڤی بەشداری کردووە وەروەها لەو دوو پرۆگرامە لە یەکەچیان سەرکەوتنێکی ئەگزار زۆری بە دوای خۆیدا هینە و وەروەها ناوبانگێکی زۆری بەدەستێنا یارە یەکەم پرۆگرامی لە کەناڵی نێت تیڤی بە ناوی جوانکی لە بەشداری کرد یەکەم ئەزموونی بوو لە بەدەرکەوتنی وەروەها لەو پرۆگرامە نەیتوانێ ناوبانگێکی ئاوە بەدەست بێنێتن و وەروەها لە پرۆگرامەکەش هیچ خەڵاتێک یاخود هیچ پلەیەکی وەرنەگرت وەروەها خۆشی دەڵێ لەو پرۆگرامە زۆر پەشیمانم کە بەشداریم کردووە لەبەرەوەی لەگەڵ ستایلی من نەدەگونجا دواتر هەستم کرد پرۆگرامێکی تر هەیە بە ناو ئێکس کلاسیکۆ هەستم کرد لەو پرۆگرامە دەتوانم بەهرەکانی خۆم بدۆزمە و وەروەها لەو پرۆگرامەشتوانی زۆرترین دەگدانەوە بە دوای خۆیدا بێنێ وەروە یارە لەو پرۆگرامە بە کچە جوولەکە ناسراو بوو توانی تاکو قۆناغەکانی ئەو پرۆگرامە بڕواتن و چەندین قسە و فەلسەفەی لە یاریەکە دەکرد وەروها یەکێک لەو قسانە یارە کە زۆر دەنگدانەوەی هەبوو لە ناو سۆشیال میدیا ئەوە بوو دەڵێ گەردەلوول بەخێوی کردم بێ منەتم لە ڕەشەبا و زۆربەی جار بە قسەکانی گروپی بەرامبەری دهێنا لەرزە وەروەها ئەوەندەی بە قسە و وتەکانی گروپی بەرامبەری مشەوەش دەکرد ئەوەندە بەیاریەکانی مشەوەشی نێیان دەکرد ئەمەش دەگەڕێتەوە لە زیرەکی و هەجوولی یارە وەروەها باز لەوە دەکەن یارە لە دوای ئەو پرۆگرامەیە ناوبانگێکی ئەگزار زۆری بەدەستێنا وەروها خەڵک هەموو وا دەزانن لەو دوو پرۆگرامەیە کە یارە بەشداری کردو جوانکی لەو ئێکس کلاسیکۆ یەکەمین دەرکەوتنی وە بەڵام پێشووتر لەگەڵ سۆرانی مام ئیسماعیل لە چاوپێکەوتنێکەوە ڕادەگەنی کە خۆشەویستێ و خۆشەویستەکەشی بە هەموو دنیا نادا و یەکەمین دەرکەوتنی یارە بوو کە لەوێ تەمەنێکی بچووکی هەبوو وەروەها لە ئێستادا دەڵێتن هیچ خۆشەویستێکم نییە و ئێستاکە وەکو سەرۆکی سینگلەکان خۆم دەبینم و چەندین کەسایەتی بەناوبانجیش داوای خۆشەویستیان لێ کردومە وەروها لە ئێستادا هیچ خۆشەویستێکم نییە و سینگڵی سینگلانم و لە دوایانە بینیمان دوای تەواوبوونی پرۆگرامی ئێکس کلاسیکۆ یارە وەکو کچە مۆدێلێک لە سۆشیال میدیا دەردەکەوێ و وێنەوە ڤیدیۆی خۆی بڵاو دەکاتەوە و دەربارەی ئەوە ئێمەش پرسیارمان لەو خاتوونە کرد وتمان خۆت بە مۆدێل دەزانی وتی نەخێر بە هیچ جۆرێک خۆم بە مۆدێل نازانم تەنها بۆ خۆشی و بۆ یادگاری ئەو وێنانە لە هەژماری ئینستاگرامم دادەنێم و هیچ پەیوەندی بەوەدانیە کە من مۆدێل بم وەروها ڕەتیشی دەکەمەوە کە خەڵک پێم بڵێ تۆ مۆدێلی لەبەرەوەی من کاری مۆدێلی ناکەم و حەزم لێ نییە لە ئێستادا وەکو پابلیک فیگەرێک پێم خۆشە خەڵک لە سۆشیال میدیا من بناسن و ماوەیەک یارە بەشداری لە کلاب هاوس دەکرد کە زۆربەی گەنجانمان ئێستا بەشداری ئەو پرۆگرامەیە دەکەن وەروە یارە پارچە سەوتێکی بڵاو بۆ لەو پرۆگرامەیە
کە زۆر قسەی سیر و سەمەرە دەکا و دەڵێتن من خەیاڵم و خەڵکێکی زۆر وایان زانی ئەو خاتونە خەیاڵە بەڵام لە ڕاستەقینە دەڵێتن من ئەو کاتە زۆر عەسەبی بووم لە بەرامبەرەکەم بۆ ئەو قسەیەم کرد وەروەها من سەرخۆش نەبووم بە هیچ شێوازێک خەیاڵ نەبووم بۆ ئەو قسانە دوورە لە ڕاستی و وەروها پێم خۆش نییە خەڵک باسی بکاتەوە لە بەرەوەی ئەو کاتە زۆر عەسەبی بووم و بەرامبەرەکەم زۆر بە شێوازێکی ناسرین باسی منی دەکرد ئەو کچە حەجوولە لە ئێسادا خەریکی کاری ڕێکلامکردنە وەکو پابلیک فیگەرێک لە سۆشیال میدیا وەروها یارە ئەگەر دووبارە پرۆگرامی ئێکس کلاسیکۆ بکرێتەوە ئەوە من دووبارە بەشداری لەو پرۆگرامە دەکەم لەبەرەوەی خۆم لەو پرۆگرامە دۆزیوەتەوە هەز دەکەم لەگەڵ ستایلی من زۆر دەگونجێ وەروە کەناڵی نێتیڤیش بڕیاریدا ئەم جارە پرۆگرام ئێکس کلاسیکۆ بکرێتەوە پێک دێتن لەو کەسانەی کە لە سێ پرۆگرامی پێشووتر گەیشتنە کۆتاییەکان و فاینەڵ وا دیارە یارەش دەتوانێت بەشداری لەو پرۆگرامەیە بکاتن ئایا پێت خۆشە ئەم جارە یارە ئەگەر بەشداری ئەو پرۆگرامەیە بکاتن پلە یەکەم بەدەست بێنێتن و بە قسەکانی و بە فەلسەفەکانی هەمویان سەریان لێ بشێوێتن و بتوانێت پلە یەکەم بەدەست بێنێتن و واروەها خۆشی پەیمانگەی وەرزشی تەواو کردووە واتە زیاتر خۆی لە یاریەکان دەبێنێتەوە نەوەک لە پرۆگرامی وەکو جوانکیلە و مۆدێل و ئەو شتانە و هیوادارین هەموو کەسایەتیەکانی کورد سەرکەوتوو بن لە ژیانیان ئایا پێت باشە یارە وەکو کەسایەتیەک لە ناو سۆشیال بە دەرکەوتووە بەدڵتە سوودێکی بۆ تۆ بۆ کۆمەلگا هەیە کاتێک سەری ڤیدیۆکانی دەکەی دڵت خۆش دەبێتن بۆمان لە کۆمنت بنووسە دووبارە زۆر سپاس بۆ سێکردنی تەواوی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروها لایک و کۆمنت و شێریشتان لەبێ نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆ لە کەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروها سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلین میدیا بۆ ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکەکانمان بی وەروها دەتوانێت لە ڕێگە هەمان سناپچاتەوە پەیوەندیمان پێ بکەی و ڕاستەوخۆ وەڵامتان بدەینەوە وەروها ئەوەش بە هەوادارانی یاخود بە خێزانی کلین میدیا ڕادەگەیەنین ئەگەر یوتیوب کەناڵەکەمان بگاتە 100,000 سەبسکرایب ئەو دوو مۆبایلی زیرەک دەکەینە خەڵات وە لە ئێستادا لە نیوەی سەدێن نزیکەی 52,000 سەبسکرایبمان هەیە وەروها ئێوەش گەر پێت خۆشە لەو چاڵێنجە بەشداربی هاوڕێکاتان تاگ بکەن و شێر بکەن بۆ ئەوەی زووتر بگەین و ئێوەش ناوتان بستەنێتتر و پشکەوە ببن بە خاوەن ئەو خەڵاتە هەموو کار لەگەڵتانین لا کلین میدیا